بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ڕۆژی 26 حوزەیرانی هەموو ساڵێک وەگو ڕۆژی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان لەلایەن ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکان دیاری کراوە. بە میوانداری بەڕێز ئەمید جەلال ئەمین بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی نهێشتنی ماددە هۆشبەرەکان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی تاوتوێ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات. ڕۆژی 26 حوزەیرانی هەموو ساڵێک وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دیاری کراوە. لەو ڕۆژەدا کۆمەڵێک چالاکی بۆ بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان ئەنجام دەدرێت. بە پێی ئاماری لایەنە پەیوەندیدارەکان بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. ئەپەیاماری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی لە ساڵی 2016دا 310 کەس لەسەر بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکانەوە دەستگیر کراون. ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان دەگەڕێتەوە بۆ خراپی دۆخی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی. لە ماوەی ڕابردووشدا خراپی دۆخی هەرێم وای کردووە بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان ڕوو لە زیادبوون بکەن. حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ماوەی ڕابردووی لیژنەیەکی بە ناو لیژنەی قەڵاچۆکردنی ماددە هۆشبەرەکان پێگەیانا کە لە هەریەک لە وەزارەتەکانی تەندروستی و ناوخۆ و داد و خوێندنی باڵا و پەروەردە و ئەوقاف پێکهاتبوون. ماددە هۆشبەرەکان لە چەند جۆرێکی جیاواز پێک دێن، وەک حەشیش و تیلیاک و هیرۆین و کۆکاین و حەپی ترامادۆڵ. لە هەرێمی کوردستان ئەو مادانە بەرهەم ناهێنرێت و لە ڕێگەی قاچاغ لە وڵاتانی دراوسێەوە دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە. ماددە هۆشبەرەکان مەترسێکی گەورەن لەسەر مرۆڤ لە ڕووی تەندروستی و کۆمەڵایەتی و ئابووریەوە و لە ڕووی یاساییشەوە سزای قورس بۆ کەسانە دانراوە کە بەکارهێنان و بازرگانی بە ماددە هۆشبەرەکانەوە دەکەن. تا دێت مەترسی ماددە هۆشبەرەکان لەسەر هەرێمی کوردستان زیاد دەکەن. ئەمەش پێویستی بە پلانێکی تۆکمە هەیە بۆ کەمکردنەوەی ئەو مەترسیە لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک ئەمید جەلال بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕۆژی 26 حوزەیرانی هەموو ساڵێک وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان دیاری کراوە. ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە چییە؟ زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەیامەوە بۆ چەندین جارێ ئێمە بەرنامەکەین لەسەر کێشەیەکی گەورە کە هەموو جیهانی گرتوتەوە، ئەویش کێشەی ماددە هۆشبەرەکانە. دیارە ڕۆژی 26 هەموو ساڵێک کە ڕۆژی نێشتنی ماددە هۆشبەرەکانە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کە دیارە ماددە هۆشبەرەکان مەترسیی زۆر گەورەی هەیە لە سەر جیهان. ئێوە مەترسی ماددە هۆشبەرەکان لەو شوێنانی کەتیا بڵاوە و شاری نەتەوەیی نامێنێ بە هەزاران خێزان لێگەڵەوەشێتەوە، تاوان زیاد دەکات، دزی زیاد دەکات، خۆکوشتن زیاد دەکات. لەبەرەوە ئەو ڕۆژیان داناوە بۆی خەڵکی تیا وشارکەنەوە لە مەترسی ماددە هۆشبەرەکان و ئێوە چەند کۆر و کۆبوونەوەیەکی بۆ ئەکرێ لە ڕاگەیانەکاندا باز لە مەترسی ماددە هۆشبەرەکان دەکرێت. زۆر باشە. ئەگەر بەرلەوەی کە بینە سەر کوردستان ناسانێکی ماددە هۆشبەرەکان بکەین، ماددەی هۆشبەر چیەوە، جۆرەکانی چین، ئایا لەسەر ئاستی گیان جۆری جیاوازی یاخود لە هەموو شوێنەکان یەک جۆر ماددەی هۆشبەر بەکاردەهێنرێت؟ نا، دیارە جیاوازی جۆرە ماددەکانێ. بۆ مادانە وترێ ماددە هۆشبەرەکان کە وریاکەرەوەن خەیاڵی کردن یاخود ئازارشکێنە نەبێتە هۆی ڕاهاتنی مرۆڤ لە سەریان و کاردانەوەیکی خراپی شێوێ لەسەر کۆمەڵگە. بەڵ ئەی جۆرەکانی چین ئەو جۆرەکانی مەکو ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوانەی کە لێرە ئێستا وجودیانەیە هەیە، هێرۆینە، تریاکە، حەشیشە، کراکە، شیشەیەکە، شیشە یا کرستاڵیان ناوە زانستەکە ئەم ڤیتامینە، ئەو مادەی ئێستا زۆر باو لە هەمووشیان ترسناکترە. بەڵێ ینی شیشە لە هەمویان ترسناکترە؟ بەڵێ، دیارە شیشە بۆیە ترسناکترە. کەسی بەکارێنەر وا لێ کات تاوان بکات، تا ڕووزی خوشک و دایکی خۆی بکەن وا لەو کەسە دەکات. بەڵ ئەی ئەو مادانە ئێستا ئەوەی کە بەوێ بۆ داچوونیان بۆ دەکەن، ئەو مادانە لەکوێوە دەهێنرێن هەرێمی کوردستان یاخود ئایا لە هەرێمی کوردستان ئەو مادانە بەرهەم دەهێنرێن؟ لە هەرێمی کوردستان ئەو جۆرە مادانە بەرهەم نایێنرێت، وەکو تریاک و حەشیش و هێروین و هەتا شیشەش ئەو مادانە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێتە ناوە. دیارە
ئێمە سنوورێکی زۆرمان بە وڵاتێکەوە کە ئەوی جمهوری ئیسلامی ئێرانە. جمهوری ئیسلامی ئێرانی سنووری بە وڵاتێکەوەی کە پێڵەن ئەفغانستان دیارە لە ئەفغانستان بە چەندان هزار یەکتار زەرع دەکەوێت دەچێنرێت وە بڵاوی شەکرێتەوە و بەشیش بەر ئێرانەکەی ئێمە شۆکو هەرێمی کوردستان و عێراقیش دیارە بەهۆی کردنەوەی سنوورەکان وانە بەشیشی بەر ئێمە دەکەوێت بەس بە نسبەت کرستاڵەوە نا شیشە دیارە ناچێندرێت زەرع ناکرێت لە چەند حەبێکی وەکو فدرین و ئەکتیڤیت و ئەوانە کە لێرەوە دەچێت بۆ ئێران و لە ئێران لە هەندێک شوێن تاقیگەی نێنیە لەگەڵ ئەو هەندێک مادەی تر تێکەڵاوە کرێت و ئەکرێت بەو شیشەیە بۆ کرستاڵە کرستال کە بۆ پێڵەن کرستال کە ڕەنجێکی کرستاڵی هەیە یان شیشە لە شیشەی لە شوشەی ورکراوە چێ ناوە زانستەکەشی کە پێشتر باسم کرد ئەم ڤیتامینێک لە سنوورەکانیان لە ناوەوەی عمقی سنوورەکان یا خوشارەکان هەندێک تاقیگەی نێنیە و دروست دەکرێت و بەشێکی زۆری دەچێتەوە ئێران وە ئێمە ژۆ هەرێمی کوردستان لەوە بێبەژنین و بەشێک بەرێمە دەکەوێتەوە لە گەنجانی ئێمە هەندێک لەسەر ئەو جۆرە مادەی شیشە ڕاهات. بەڵ بەس وەکو کێڵگی کاکامی جەرەتە ئێسەوە چەند ساڵە ئیژەکەن لە بواری ڕێبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان تا ئێستا کێڵگەی بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکان لە کوردستان هەبوو یاخود دەستی بەسەردا گیراوە ئێوە دەستان بەسەرداگیرت بێت؟ یەکجار لە 2006 بوو وابزانم لە ڕێگای تاسوورجەوانە دوو کەس کە خەڵکی هەرێمی کوردستان نەبوون لە جۆرە مادەی وەکو حەشیش چان بوویان بەس ئێمە هێزەکانی ئاسایی زوو پێمانزانی و هەڵمان تێکماندا و شوێنەوە هەڵمان کەندەوە و کەسەکانیشماندان بەدادگا زۆر لەوە زیاتر گوێبیز نەبووم و پار ساڵیش لە کۆیە ئێمە ئاسایی سلێمانی چوین زانیارێکمانە بوو کە لە شیوا شۆک شوێنی بیرە نەوتەکان کە لەوێ چەند کەسێکی بیانی عەشیشیان چاندووە چوین لێوێش بزەبت چێنرا بوو هەڵمان کەندەوە کەسەکانیشماندایە دادگا. بەڵێ زۆر باشە سەبارەت بە بەکارهێنەرانی ئەوەی کە ئێوە بداسوتان بۆکت بێت لە نێوان ئەو توێژانەی کە مادە هۆشبەرەکان بەکاردێنن چ توێژێکی تێدایە یاخود زۆربەی کات چ توێژێک دەگرێتەوە؟ لا ئێمەوەی کە ئێمە لەو بوارەدا چەند ساڵەکە ئیش دەکەین ئەو کەسانەی کە توش بوون لە 18 ساڵیەوە تا 45 ساڵی بۆ 50 ساڵی شیتایەوە بەداخەوە لەو 1-2 ساڵی ڕابردوو ئەحداث شتێکەوتەوەدات لە خوارد تەمەن 18 ساڵەوەیە و ئافرەتی شتێکەوتووە بەکارێنن و بازرگانی کرد. یعنی ئافرەتیشی ئێمە پار ساڵ دا ئافرەت لای ئێمە زیندانی کرابوون هەم بە بازرگانی کردن بەکارهێنان ئەم ساڵیش تاکوی ئێستا 4 ئافرەت لای ئێمە دەست بەسەر کراون بە فەرمانی دادوەر لەسەر بەکارهێنان و بازرگانی کردن جەرمادان. ئەوش ئەم ساڵی شەر بڵێنەوەی کە لە خوارد تەمەن 18 ساڵە ئەوش ئەو حاڵەتە شەر ئەوەش بووە کراوە لای ئێوە زۆر باشە بە سەبارەت بە ئەوەی کە هۆکاری چییە کە خەڵک پەنادەباتە بەر مادە هۆشبەرەکان ئەوەندەی کە بۆ داچوتان کرد دەبێت یاخود ئایا مادە هۆشبەرەکان ڕوو لە زیاد بوونن؟ ئەوەی ئێمە کە ئیزانین لەبارەدا کارمان کردو دیارە تا ساڵی 1990 عێراق پاکترین وڵات بووە لە هەموو دنیاە بە گوێرەوەی راپۆتەکانی وێن کە لەو جۆرە مادانی تیانە بۆەوە لە ساڵی 1990 کە ئینتیفازە شکۆدارەکەی خەڵکی هەرێم کرا و ڕژێم وەدەنرا لە کوردستان لە دوای هاتنی ڕژێم جاریش کە پەلاماری کوردستانی دایەوە ئەو کۆچە میلیۆن خەڵکێ بە شەرەفەی کە ڕووی کردە وڵاتێک کە ناوی ئێرانە لەوێ تێکەڵاوی هەندێ تێکەڵاوی ئەو کۆمەلگایە بوو کە بەکارێنە لەو وڵاتەدا هەبوو هەندێک خەڵکی ئەمە لەوێ ڕاهاتن لە 2003 کە کۆچ پێچەوانە بوو ئەو خەڵکانەکە گەڕانەوە هاتنەوە هەرێمی کوردستان دیارە تێکەڵاوی ئەو کۆمەلگایە ئێمە بوون ڕاهات بوون لە سەری ئەچوون بۆ پەیداکردنی و هاوڕێیان بۆ خۆیان پەیدا کرد بۆ بەکارهێنان وەکردنەوەی سنوورەکان و هاتنەوەی خەڵکی بیانی بۆ ئێرایان هەندێک کۆمپانیای وەهم کاتن لێرە کاریانە کرد و ئیشیان بازرگانی کردن یاخود ئەو خەڵکانی کە لەگەڵ یان هاتبوو بەکارێنەی مادە هۆشبەرەکان بوون و کرێکاری خەڵکی هەرێمی کوردستانیش تێکەڵاویان بوو ئەوانیش هۆکار بوو وەکاری بێکاری شەر هۆکارێکی تر بوو یان خەڵکێکی زۆری ئێمە ڕووی کردوتە ئەوروپا کە دیارە لە ئەوروپاش لە جۆرە مادانە لە بەردەستە ڕاهاتن لەسەر و کاهاتنەوە بۆ ئێرە تەسیراتیان نەبوو لە دەسەر خەڵکی بەس ئەمیجاالە ئەوەی کە بۆ داچوونە لەم بارودۆ خاڵۆزێکی ئێستا کوردستان تێدا بەتایبەتی لەم 3 ساڵی
دواییدا بتەوێتە 2004 دوای قەیرانی دارایی هیچ خراپبوونی بارودۆخی سیاسی و ئابووری کاریگەری هەبوو لەسەر زیادبوونی مادەوەشبەرەکان؟ بەڵێ زیادی کردووە، دوو بەرابەر زیادی کردووە نەشارینەوە، دوو بەرامبەر. بەڵێ لەوانەیە پار ساڵانی پێشتر ئێمە 100 کەسمان دەزگیر کرد بێ، لە 2015 نەگەیشتۆ تا 200 کەس، بەس لە 2016 گەیشتە 310 کەس کە دا ئافرەتی تێکەوت. ئەمەش تەسیراتی خۆیە، خەڵکێکەیە لەوانەیە خەڵکێکی چاوچنۆک بۆ چەند دینارێکی حرام بیوێ میلەتێک لە ناوبەرێ بیوێ براکەی خۆشی لە ناوبەرێ کە بازرگانی مادەوەژبەرەکانەوەکە بێکاری ئەو وەزعدارایەوە ئەنە هەمووی تەسیراتی خۆی بۆ مادەوەژبەرەکان زیاتر سەرکەوت. بەڵێ زۆر باشە. سەبارەت بەوەی کە ئێستا ئەوەنەی کە ئامارێکتان لە بەردەستدا لە ماوەی 6 مانگی ڕابردوو بۆ نمونە بەراورد بە 6 مانگی ساڵی ڕابردوو ئامارەکان چۆنن ئەوانەی کە مادەوەژبەرەکان بەکاردێن یاخود بازرگانیان پێوە دەکەن؟ دیارە زانی چۆنە مادەوەژبەرەکان ئێمە ڕۆژانە و بەدەقە و بە سەعاتیش متابعە دەکەین مادەوەژبەرەکان. تاکو ئێستا تا لە هەزەی من و توی تیاین ئەو کەسانی لای ئێمە دەستگیرکراون بە فەرمانی دادوەر نزیکەی 90 کەسە لە ساڵ 2017 بڵێ. بەڵێ 2000 نزیکەی 90 کەسە پار ئەم وەختانە لە شانەکە زیاتر بوو. ئەم ساڵی ئێمە واز دەکەین هاتوۆتە خواردتر تا ئێستا نازانین لە مەودووە تا ئەگەینە سەری ساڵ چۆنە بێت تا ئێستا 90 کەسە. بەڵ بەس ئەوەی کێوە بەداچوتان کردو زیاتر ئەوەی ئەو ڕێژەیە بۆ نمونە زیاتر بەکارهێنەرە یاخود بازرگانیان بە مادەوەژبەرەکانەوە دەکەن؟ دیارە بەکارهێنەر زیاترە بە زەوانەی کە بازرگانیشەکەن کەم نین. هەبێ پێیا بووە لای ئێمە ترامادۆڵ، دیارە ترامادۆڵی چۆتە بابی مادەوەژبەرەکان کە خەڵکێکی زۆر ڕووی لە بازرگانیەکەی کردووە، هەم بەکارهێنەریشی زیادی کردووە کە ئێمە پار ساڵ نزیکەی 40 ملیۆن حەبمان لەو حەبانە دەست بەسەراگرتووە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە. ئەم ساڵیش نزیکەی ملیۆنی 7 دەستی بەسەراگیراوە تا ئێستا جگە لە تلیاک و حەشیش و هێروین و ئەوانە. ئێمە ناڵێن نییە بانی شارینەوە شارنەوەشی ناوێ ئەم مادانە لە هەرێمی کوردستان هەیە ماتمەوە قەناعەتی لە ئەکسەرێتی شارەکانی ژێە لە هەموو شارەکان جگە لە مەرزەکان چوار لە هەولێریش دارا ئەوانیش داتای خۆیان هەیە ڕایەگەیەنن کە لەوێ بڵاوە لە کەرکووک وا هەز دەکەم لە شوێنەکانی کە زیاتر بێت لەبەر ئەوەی ئەو ترامادۆڵی کە دێت هەرێمی کوردستان ئەکسەرێتی لە کەرکووکەوە دێت ئەوانەیە کە ئێمە دەستگیریانەکەین ڵێن لە کەرکووک گێناومانە. بەڵێ ئەی سەبارەت بە ئەو ناوچانی کە لێوە داخڵ دەوێت بۆ هەرێمی کوردستان کە بەڕێزوتت ئێمە کارگەی بەرهەمێنان نییە لە کوردستانە بە زۆری لە کام سنوورەوە ینی ئەم پێشتر باسی کردنەوەی سنوورەکانم بۆ کردی دیارە قاچاقچی مادەوەژبەرەکان تەکتیک و فێڵی خۆیانێ بە کۆڵە ئێهێنن ئەی شاردنەوە بە ئافرەت ئەیگوازنەوە بە سارە ئەیگوازنەوە مەرزانە بریتین لە مەرزەکانی پشدەر مەرزەکانی حاجۆمەران پێنجون هەورامان کەلار بێزگە لە مەرزانەی کە لەگەڵ حکوومەتی مرکزی پەیوەندیانەیە کە لەوێەوە بەداخەوە زۆر داخلە بێت ئەچێتە بەغا بەسرا چەندت بوێ ئێستا لە بەغا دەزەکەوێت لە بەسرا دەزەکەوێت و ئێمە وەگومانیشمانەیە کە عێراق ببێتە ترانزیتێک بۆ تێپەڕینی مادەوەژبەرەکان بۆ وڵاتانی دەوروپشت ینی ئەو زانێرە هەیە کە لێوە بوازرێتەوە بۆ وڵاتانی ئەو زانیاری هەیە بۆ چ وڵاتێک کە باز دەکەم پارێزگاری بەسرا لەو ماوەی پێشودا خۆی لەسەر تەلەڤیزۆن باسی کرد کە ئەوان 400 کەسیان دەستگیر کردووە کە بازرگانی مادەوەژبەرەکانن خۆی باز لە بڵاو بوونەوەی مادەوەژبەرەکانە کرد کە کڕین و فرۆشتنی پێوەکرێت. بەڵ بەس ئەوەندەی کە مەعلوماتانە دەیگوازنەوە بۆ نمونە بۆ چ وڵات هەرێمی کوردستان بۆتە پردێک هەرێمی کوردستان نا بەڵام دیارە لە نازام لە بەسراوە ئەوان سنوورەکانیان کوێتە ئیماراتە سعودیە کوێوان بازرگانانی خۆی ئێمە هەر بیستومانە کە لێەوە ئەگوازرێتەوە. ئەی سەبارەت بە بازرگان ئەوانەی کە بازرگانی مادەوەژبەرەکانن کەسیان لە دەستگیر کراوە ئەوەی کە بازرگانی کردبێن بەکارهێنەر بێت لەلایەن ئێوەوە چۆنیانی ئەوەی کە بازرگانێتی ئەوانەی کە بازرگانی مادەوەژبەرەکان دەکەن بەکارهێنەر نین بەکاری نایانن بەس ئەوانە دەستگیر کراون چۆن دەستگیر نەکراون هیچ بازرگانی نا ئێمە زیاتر ئەگەڕین بە دوای بازرگانەکانە
چۆن بەڵێ بازرگان دەستگیر کراوە و حکمیش دراوە و ئەتوانن بچن خۆتان لە چاکسازی گەوران بیان بینێن. بەڵ ئەی زیاتر ئەو بازرگانە کوردن یاخود ڕەگەزی ترن ینی ئەوەی کێوە دەستگیرتان کرد. ئێمە ئەوانەمان پۆلیان کردووە دیارە بازرگانەکانی ئێرش بە تەنیانین کە بازرگانی پێوەکەن لە شوێنی تر خەڵکی تریان لەگەڵایە ئەمانە دائیمەن بازرگانیانە پەیوەندیان بە یەکترەوە هەیە یەکێک بۆ یەک وازێتەوە بۆ پێشتر ئەوەی تر بۆ ئەوێ هەر یەکەیان کاری خۆی ئەبینێن و خەڵکی دەرەوەی هەرێمی شتێدایە خەڵکی ناوەرێمی شتیایە خەڵکی واتە کورد و ڕەگەزی تری شتێدایە. بەڵ بەس ئەوەی کە بازرگانی مادە هۆشبەرەکان واز ناکەن کە خەڵکێکی دیاری لە پشتەوە بۆی بتوانێت ئەمە بکات. نا تا ئێستا من خۆشبەختانە بۆ دڵمان خۆشە کە لە هەرێمی کوردستان هیچ کەسێک ئەوانەی کە باز دەکرێت وایە بەرپرسێک لە پشتیان بێ ئەمە ئەسڵی نییە هیچ بەرپرسێک لە پشتی ئەو کەسانەوە نییە کە بازرگانی مادە هۆشبەرەکانەکەن بگرە بەرپرسەکانی هەرێم زانیاری باشمان پێدەن کە گومانیان لە کەسێک بێت و هاوکاریشمانن بۆ دەستگیرکردنیە. بەڵێ بەس خەڵکی بەرپرس شە بووە وتوان دەستگیری بکەن بەکارهێنەر بوێ بۆ نمونە ئەگەر بازرگانیش نەبوو بێت ئێوە دەتوانن ئێمە لە من ناڵین لە خەڵکی خوارەوە لەوانەی هەوو بێت بەڵام وەکو بەرپرسی گەورە نا بیستومانە و نە تێشەوەگلاوە بەڵام بچووکە بووە بەرپرسی بچووک چۆنە لەوانەیە خەڵکێک زۆر لە مستەوایەکی نزم بێت بەرپرس نەبێت بەرپرسێکی بۆ شێوەی تۆ بڵێ هێزێک لە بەردەستی بێت یان دەسەڵاتێکی وای هەبێ لە شوێنێک نا بەو شێوە نەبوو. بەڵ ئەی ڕێگری کراوە قەت بدانسوتان کردێت بۆ سەران بکەیسە ئەوەی کەسێک بەکارهێنەر یاخود بازرگانی بێت لە دەستگیرکردنەکەی خەڵکێک تەداخولی کرده بێت هیچ کەسێک ئەوانەی لای ئێمە دەستگیر دەکرێن هیچ بەرپرسێک نە تەلەفۆن دەکات نە ئیشی بووە کات بۆ ئەوەی لە حکومەکەی کەم کاتەوە یاخود ڕزگاری کات بۆی ئێمە دڵمان بەو ئیشکرد نەخۆشە ئێمە مەڵبەندمانەیە وەکو لێرە ڕۆژێک لە ڕۆژان ئەمە مەسوولی مەڵبەند لێرەیە ڕۆژێک لە ڕۆژان نەخۆی نە کەسێک لە مەڵبەندەکە تەلەفۆنی نەکردووە مەکتەبی سیاسیمانەیە ڕۆژێک لە ڕۆژان مەکتەب سیاسێک ئەندامی سەرکردایەتی تەلەفۆنی نەکردووە بۆ کەسێکە کاراسانی بۆ بکەین یا ڕزگاری بکە ئێمە بۆیە دڵمان خۆشە بە ئیشەکە. بەڵ بەس بەرەزوتە جگە لە کورد ینی غەیری کوردی شتەیە بازرگانی مادە هۆشبەرەکان ئێوە دەستگیرتان چۆنیانە فارسمان دەستگیر کردووە عەرەبمان دەستگیر کردووە چۆن بەڵێ بەس ئەوەی کە هیچ هۆکارێکی سیاسی هەیە بۆ نمونە لە ئەوەی کە مادە هۆشبەرەکان بێنە ناو هەرێمی کوردستان مەبەستێکی سیاسی بێ بۆی کە گەنجانی کورد بێهۆش بن هیچ هۆکارێکی سیاسی لە پشتەوە مەسەلەیەکی کوردیە ئەگە مریشی خۆی خۆڵ نەکا بە سەری خۆی کەس ناتوانێت تا ئێستا ئێمە سوتفێ ئەومان نەکردووە کەشتی سیاسی لێ دواوە بێ لەبەرەوەی ئێمە لە ئەگادارین لە ئێرانیش مکافەهەیەک واتە بۆ نێشتنی مادە هۆشبەرەکان ئیژەکات و پەیوەندیان لەگەڵ UNA لە کەناڵێک لەگەڵ کە هاوکاری ئێران دەکات بۆ نێشتنی مادە هۆشبەرەکان ئێمە خۆمان چوین بۆ ئێران داوەتیان کردوین بۆ 19هەمین ساڵگەری نێشتنی مادە هۆشبەرەکان کە 20 وڵات بووین بردویانین بۆ زابول بۆ زایدان کە زابل حدودای پاکستان و ئێران و ئەفغانستانە کە ئەوەی ئێمە بینیمانە ئێرانیش باش بۆ نێشتنی مادە هۆشبەرەکان کارەکە بەس لە ئێران وای لایەتوە نەتوان سەیتەرە بکەن ینی بڵاو بوونەوەکەی بۆ شێوەیە زۆر بە خراپی سەیتەرایان بۆ دەکرێت ئەجینا ئەوانیش مکافحە دەکەن وەکو ئێمە لە هەموو دنیادا مکافحەی مادە هۆشبەرەکان دەکرێت کەس پێی خۆش نییە مادە هۆشبەرەکان بڵاو بێتەوە کە خەڵک کە مەترسیە ئێمە باس کە لەوە دەکەین و شارینێتەوەی نامێنێ ئەوەی کە بەکارهێنی مادەی هۆشبەرە غەریزەیەک لا دروست بووە تەنیا ئەگەر بە دوای ئەو مادە بە هەر شێوەیەک بێ دەستی بکرێت. بەس وەکو تەنسیق لەگەڵ وڵاتانی دراوسی بەتابەتی باسی ئێران کرد تەنسیقتان هەیە لە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکە یا خود لاواز تەنسیقە من ناشارمەوەی ماوە تەنسیقەمان نییە تەنسیقەتان ئەمە کاریگەری باسکراوە لەسەرەوە کردووە بەڵێ کاریگەری چۆن دروستی ناکات بە تۆ بازرگانێک لێرەگری خەڵکی هەرێمە بەڵانە ئەوەی ئەو دیو کە بۆی هێناوە ئەوەی ئەو دیو کە بۆی گواستۆتەوە لە حدودی ئەفغانستانەوە بۆی گواستۆتەوە بۆ حدودی هەرێمی کوردستان ئەمە وەک بەرزێکی بانان بۆی دەدەچێت وەش دەگەڕێتەوە بۆ ئەوە ئێمە ئەو پەیوەندی نییە ئەو تەنسیقە نییە کە لە هەموو دنیادا ئەوە واریدە لە هەموو دنیادا ئەم تەنسیقە هەیە داوا کراوە ئەو کارەکەی لە داوا کراوە ئینشاءڵڵا ئەوە جێبەجێ دەکرێت بەنیازی هاوکارین لەسەرەوە مەسەلە
سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕێنەوە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. ئێستا بۆ یەکەمین جار لە کوردستان و عێراق ئامێری سپرای فۆم چەندەها ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکات. ئەگەر بێزار بوویت لە گەرمای هاوین و سەرمای زستان یا لە دڵۆپە و شێی بیناکەت ئەوە ئامێری سپرای فۆم هەموو ئەمانەت بۆ چارەسەرەکات بەبێ دوودڵی بە مادەی پۆلیۆریا و سپرای فۆم ڕووپۆشی ماڵ و شوێنە گشتی و مەلەوانگە و بەنزیخانەکانتان بکەن. ئامێری سپرای فۆم ئەتوانێت لە تەواوی کوردستان کارەکانتان جێبەجێ بکات. ناونیشان سلێمانی پێشانگای IGT شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. ئامێری سپرای فۆم. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 7650 070 955 7660. پاکەرەوەی ڤەتەن پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ کەفێکی زۆر و بۆنێکی خۆش خاوێنکردنەوەیکی تەندروست تایبەتمەدی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنە. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت فاسی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە.
خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن. گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربێنە. پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک ئەمجەلال ئەگەر باس لە مەسلەی یاسا بکەین لە کوردستاندا هیچ یاسایەکی تایبەت هەیە بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ئەوەی کە یاسای یاخود ئێوە چۆن مامەڵە لەگەڵ بازرگان و بەکارهێنەری مادە هۆشبەرەکان دەکەن؟ دیارە ئێمە یاسایەکمان هەیە کە کۆنا بۆ 50 ساڵ زیاترە ساڵی 1960 ژمارە 68 ساڵی 1965 کە باز لە مادە هۆشبەرەکانەکەەوە چەند جاری جۆقانە گۆڕانی بەسەرداتوە. دوو فەقەرەیە لای ئێمە، فەقەرەیەک ئەو کەسانن کە بازرگانی مادە هۆشبەرەکانەکات ئەوانە حکومەکانیان جاران لە سێدارەدان بووەوە دەستگیرتن بووە بە سەرموادی مەقولە و غێر مەقولەدا و کە ئەوەی هەی بووە، بەڵام بەداخەوەی ئێستا ئەو بازرگانانە لای ئێمە ئەو حکومە نادرێت. منەڵم بەداخەوە لەبەرەوەی بۆچی لەگەڵ ئەوەدا یەکەم حکومە بدرێت؟ بەڵێ زای بوو حکومی لە سێدارەدان خەڵکی بازرگانەگەڕێ بە دوای پارە کۆکردنەوە میلەتێک وێرانەکە، هەرێمێک وێرانەکات، گەنجی وڵاتێک لە ناوە بات، اقتصادی وڵاتێک لە ناوە بات. لەبەرەوەی ئێمە هەرچەندە ئێستا لە هەرێمی کوردستان حکومەکانیان ینی تا ئێستا ئەوە جێبەجێ ناکرێتەوە، تەنانەت نەگەر ئەوە جێبەجێ ناکرێت. ماندی مەقولە و غێر مەقولەشیان دەستی بەسەرا ناگیرێت، حکومەکانیان گۆڕاوە بۆ مؤبەد. ئەمە فەقەرەیەکە لە کای بازرگانی مادە هۆشبەرەکانە. فەقەرەی دوو باز لەوە دەکا کە ئەو کەسانی بەکارهێنەری مادە هۆشبەرەکانن نەخۆشن، ئەبێت چارەسەر بکرێنەوەی یەکێکە لە خاڵەکان. حکومەکانیشان نابێت لە 3 ساڵ کەمتر بێت لە 15 زیاتر بێت. لێرە حکومەکانیان 6 مانگە و 8 مانگە و ساڵە ئیتر خاتریانەگرن. بەڵێ ئەوە کاگێ هەچی ئێمە خەڵکمان لایە هەر دوێنە دەگیرمان کردوەوە سێم جارێتی بۆ جۆرە مادەگیراوە. لەوانەیە ئێمە لەو لە 2005ەوە تا ئێستا لەسەر 2000 کەسەوە لای ئێمە دەستگیر کرابێت لەسەر بەکارهێنان و بازرگانی کردن. یەک کەس وازی لێ نەهێناوە. ئەو کارەکەی چیەوەی کە ئێمە ناوە کارەکەی پێش هەموو شتێک سزاکەیە، ئەوە یەک سزاکەیە. دووهەم ئێمە بێ خەڵک ئاگادار بکەینەوە لە تەسی مادە هۆشبەرەکان. بەداخەوە ڕاگەیانیش کە جەناب لە ڕاگەیان کارەکەیوان ڕاگەیانیش وەک پێویست نییە. دەکرێت ڕاگەیان چ بکات بۆ دەکرێ ڕاگەیاندن باز لە مەترسی و مادە هۆشبەرانە بکە، باز لە ترسناچەکانی بکە، خەڵک چی لێت کە مادە هۆشبەرەکان لە وڵاتی بڵاو بێتەوە ئەو وڵاتە بەرەو کوێچێت. دواڕۆژی ئێمە گەنجەکانمان کە گەنجەکانمان بوون بەکارهێنەری مادە هۆشبەرەکان چێ لە دوای ئەوانە چی بکەین، یاخود داراییکی زۆری وڵاتە بە هەدەر دەڕوات. هەر پێشتر باسم بۆ وشاری نەتەوەی نامێنێت خەڵکی بەکارهێنەر ئاگای لە ماڵ مناڵەکەی خۆشی نامێنێت چێت سەجادە ئەبێ بە بارگرانیش بۆ سەر حکومەت بۆ چاکردنێک بۆوانە. بەداخەوە تا ئێستا ئێمە شوێنێکمان نیوانێت یا چارەسەر بکەین بۆ لە وڵاتان شوێنی تایبەت هەیە بۆ چارەسەرکردنیوانە. پێشەم شتێک چاکردنەوەیانە، نەک تۆ فرێ دێتە زیندان چارەسەر نیە بۆ کەسی بەکارهێنەر. بەگرێ ئێستا لە سزنەکانە باندەکان دروست دەبن. چۆن؟ وەڵام ئەوەمان لایەتۆ بیر لەگرتنی خەڵک نەکەینەوە جاری وایە. تۆ کەسێک ئەگری بەکارهێنی مادە هۆشبەرەکانە ئەینێری بۆ چاکسازی بەداخەوە لەوێ ئەبن بە باند کە هاتنە دەرەوە چی بکەن. خەڵکی زیاتر فێرەکەن لە ناوەوە ناو چاکسازیەکان لە ناو چاکسازی خەڵک فێرەکەن. خەڵکی لەسەر کێشەی مروەری مانگی حکم بووە هاتۆ لای من وتی فێریان کردوون. هەنی کەواتە ئەو چاکسازی نییە. من نازانم بۆ ئەوە چاکسازی نییە، بەڵام بوون بە شوێنی بازرگانی کەواتە بەکارهێنان بەدایان بان دروست بووە لێوێ لە هەموو چاکسازەکانە کە بێن لە دەرەوە چی بکەن. ئێمە تەجروبەمان هەیە بەدایان کەیسمان بۆ هاتووە کە لەوێ بەکارهێنەرەیە فرۆشیارەیە. ئەی بە باشترین مامەڵە بە بچوونی ئەو کەسانی کە بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان چۆن مامەڵیان لەگەڵا بکرێ لە زیندانەکانە بۆ نمونە جارە پێش هەموو شتێک ئەو کەسانەی کە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان نەخۆشن وەک نەخۆش ئەبێت تۆ مەعامەلەیان لەگەڵا بکەیت. ئەو کەسانە ئەبێت تۆ شوێنێکت دەبێت چارەسەری ئەو کەسانی تیا بکەیت. مادە هۆشبەرەکان بە ئاسانی خەڵک کە خۆی کەسێک ئیرادەی بەخۆت نەبێت ناتوانانی وازی لێ بێنێ.
خەڵک ناتوانێت واز لە جگەرە بێنێ کە ئیرادەیەکی باشی نەبێت چون واز لە مادۆژبەرەکانی هێنێت دەبێت ئەمانە جارێککە چاک بکرێنەوە دکتۆر هەبێت سنتەرێکە بێت بۆ چاکردنەوەی ئەو کەسانە ڕابێنرێنەوە وەرزشیان پێ بکرێت باز لە توێژەروی کۆمەڵاتیە لە چاکسازیەکان باز لە مەترسی ئەو مادە هۆشبرانە بکرێت بۆی جارێکی تۆ بە تەندروستێکی باش بیان ژێریەوە ناو کۆمەلگا و بتانی ئیسفادان لێ بکەیتەوە. بەڵ بەزووکەوەی کە بەڕێزوتت لە وڵاتانی پێشکەوت و ناوەندێک بۆ چارەسەرکردن لە کوردستان ئەرکی کێیە بۆ نمونە ئەو ناوەندە دروستکەەوە ناوەندە دەبێت لە چی پێک بێت؟ بەڵێ ئەمە ئەرکی حکومەتە حکومەت دەبێت ئەو سنتەرە دروستکە کە لە هەموو دنیادایە ئەوەش هەندێک وەزارەت هەیە بێکە نوێنەریانە بێ لەوێ لە وەزارەتەکانی پێشەم شتێک تەندروستی دادگا وەرزش و لاوان کاروباری کۆمەڵایەتی ئەوقاف ئەوانە ئەگەر هەبێت کەنیسەکانیش نوێنەریانە بێت بەڵێ مزگەوتەکان ئێستا خۆی کاری ئێمە دەکەین بۆیە دڵمان پێخۆشە پێشە شتێک ئێمە قانون ڕێگەی پێداوین لەداوی وەکو دینیش ڕێگە پێدراوی نێمە چوە ئێمە خەڵک لە خراپە ئەجێڕینەوە خراپەیەکی زۆر خراپ کە کەسێکی بەکارێنەر ئەبێتێ کێشەیەکی گەورە لە ناو خێزانەکەیدا تاوانەکە دزیەکە ئامادەیە با بەوانەی شە بەکاردێنن ئەمە وەزیری ناوخۆی ئێران خۆی هاتسە تەلەڤیزۆن کەسێک لەوانە تەعەرروزی خوشک و دایکی خۆی کردووە لەوە لە کوردستان حاڵەتانە نەبووە وەڵان حاڵاتی تەقا هەبووە حاڵاتی دزی هەبووە تاوانی تر هەبووە سەرپێچی مروری هەبووە تەقەکردن هەبووە ئەو حاڵەتانە هەبووە بەزەگە بڕوە بۆ شێوەیە ئێمە لە ئێستا پێشگیری لەونە ئەمین لە مافیا کە بوونە مافیا لەوانەیە تۆ بەو شێوە نەتوانین دەرەکەی هەر ئێمە خۆمان وەکو نێژنی مادۆژبەرەکان چوین بۆ دەستگیری کردنی خەڵک بە فەرمایەندا دۆر تەقایان لێ کردووی زۆر جار لەرێ هەری مەڕ گەڕاوینەوە ئەوانەی کە بەکارێنەری مادۆژ و تەقایان لێ بە تایبەتی شیشە بڵێ بەس ئێستا مافیا دروست نەبووە مافیایی خۆشبەختانە تا ئێستا مافیانین گروپی چووکچووکە نەوانن کە پێشتریش دژمنی میلەتی خۆیان بوون ئەوانە نین نێمە لا وەکو ئاسایش بە بوودەڵایان دەزانین و سڵیشمان لێ نەکردوونەوە دەستگیریشمان کردوون لە هەچ بەرجێکا ببن وەسڵیشان لێ ناکەینەوە گەر بە خوێنیشمان تەواو بێت تا ئەو کاتێمە لەو کارەداین ئیشەکانمان واجێ بەجێ دەکەین ئەو بە ئەوانەی کە بازرگانی مادۆژبەرەکانەکەن دەزیریان بەڵێ سەبارەت بۆی کە بەرەزوت ئێمە کار بە یاسا کۆن عێراقیەکە دەکەین زەرور بوو کوردستان خاوەن یاسایەکی تایبەت بێ بە مادە هۆشبەرەکان بۆ نمونە پەرلەمانی کوردستان بەر لە داخستنی پێشتر ئێوە لەگەڵ پەرلەمانتارەکان نەکردووە بۆ یاسایەک دەربچێت پێشتری ئێمە پرۆژە یاسایەکمان دابەهین پرۆژە یاسایەکمان نەبوو لەسەر نێشتنی مادۆژبەرەکان باز لە هەندێک شت کرا لەوانەی کە زیندانیە کرێنیا خۆیان تەسلیمە بنەڵێن ئێمە ئامادەین وازی لێبێنین ئەوانە پرۆژە یاسایەکە تا ئێستا کەس نازانێت کوێیە بەس وەکو عێراق خۆیان گۆڕانیشان بەسەر ئەوە دایەناوە دەتوانن لێرە جارێککە ئەگە پەرلەمانە بێ پێم ئەبێ لەوانەیە سەرۆک وەزیرانیش بتوانێت ئەنی عێراق یاسایەکی نوێی دەرکردو لە پەرلەمانی عێراق بۆ مادە هۆشبەرەکان ئێستا ئەم ساڵ وەڵای پێما بێتەوە بووە چووگاوان خوێندنەوەی ئەخیریشان بۆ کرد کەشتی زۆر وەکو کوردستانەوەی کە بەرەزوتت ئێوە تەقدیم تاکو زەرورە ئێمە بۆ کوردستان زۆر زەرورە ئەو خانێوانێمە خوێندومانەتەوە نووسەکان بۆ نردوین شتێکی زۆر چاکە شتی تازەی تیا بەزۆکو کوردستان زەرورە بۆ خۆشمان یاسامان هەبێت بۆ مادە هۆشبەرەکان نە شەر نییە ئەوەی عێراق ئەگەر ئەکتیڤ بکرێ لێرەوانە جا پەرلەمان نتوانێت یان سەرۆک وەزیران نتوانێت شتێکی باشەوە قانونە خراپ نیوە عێراق هەر ئێمە لەو ڕۆژانە کۆبوونەوەی لیژنەی باڵامانە بوو لیژنەیەکی باڵا دروست بووە بۆ نێشتنی مادۆژبەرەکان بەسەر پەرشتی بەڕێز وەزیری تەندروستی دکتۆر ڕێکەوت کە هەموو مدیر ئامەکانی تێدایە لە هەموو وەزارەتەکان کۆبوونەوەمان کرد لە دوای ئەوە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێزکا مسلمان بارزانی و بەڕێزکا قوبات تاڵەبانی باز لە مەترسی مادۆژبەرەکان کرا کە دیارە ئەوانیش دەرچیان پێ کردووە کۆبوونەوەیەکی ترماوە کە بڕیار لە هێندێشتی باش درراوە هەم بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی کە ڕاهاتوون هەم جۆری نێشتنی گۆڕینی ئەو جۆرەی نێشتنی مادۆژبەرەکان کەم خۆم باسم کردووە لەو کۆبوونەوە ئەو شێوازەی ئێمە زۆر دواکەوتوانەیە بۆ نێشتنی مادۆژبەرەکان ئەبێ پێشە شتێک ئێمە بکرێت بە ئەو سنتەرێ دروستکرێت بۆ چاکردنەوە ئەو خەڵکانی کە ڕاهاتون لەسەر ئەو مادۆژبەرە چیتر نەشارینەوە باز بکرێەوە سزای تون دەبێ بەرامبەر ئەو کەسانی کە بازرگانی بۆ مادۆژبەرانەوەکەن وە
ئەو دەرمانانەی کە دێتە ناو هەرێمی کوردستانەوە لە ڕێی کۆمپانیا ئەوانەوە ئەمانە جارێککە بدرێتەوە بە حکوومەت خۆی سەرپەرشتی ئەو جۆرە مادانە بکەن چ مادەی دێتە ناوە چ نایەتە ناوە و ئەو مادانێکی ئێمە ناومان لێ ناون هۆشبەر وەکو ترامادۆڵ و ئارتین و ئەوانە لە هەموو شارێک 2 سەیدەلیان 3 سەیدەلیە هەبێت ئەو کەسانە بەڕێچەتی دکتۆر بچن لەوێ ئەو دەرمانە وەگرن و ماگانش ئاسایی ژیان ئەو لیژنەیە چێپرسینەوە بکە چەند دەرمان سەر بووە چەندی ماوە باز لەوانە لە هەمووی کراوەوە سنوورەکانی تونند و تۆڵتر بکرێت لای من حەکیم لە هەموو دنیادا ئەوانەی کە سەرپەرشتی ئەوەی کە سەرپەرشتی نیشتیمات هۆشبەرەکان دەکات یان سەرۆکی وڵاتە یان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە یان جێگیری ئەنجومەنی وەزیرانە لە پێشکەوتو بەڵێ لەبەر گرنگیدان ئێستا لە ئێران حەسەن ڕوحانیە یان جێگرەکەیەتی لەبەر گرنگیدان بۆ کە مادە هۆشبەرەکان کێشەیەکی ترسناک و گەورەیە بۆیە دایمەن سەرۆکی و هەرێمە سەرۆکی حکوومەتە جێگرەکەیەتی ئاگایان لە مادە هۆشبەرەکان بێت لە چووە دەرمان داخل دەبێت لە ڕێ راپۆرتی دیارە کادیری ئەمنیەکانیان بەڕێوەبەرایەتی هێشتنی مادە هۆشبەرەکان بەڵێ بەس وەکو لیژنەکەوەی کە بەرەزوتت ئەوە یەکەم جارە ئەم لیژنەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان پێک بێن و بۆ قەڵاچۆ ئایا بکەوبنەوەی شتی ترە بوو بەڵام ئەم جاران یەکەم جارە لەسەر ئاستێکی باڵایە کە خۆی گرنگی ئەم لیژنەیە چیە دەتوانێت گرنگی ئەم بڕیارە لەوانەیە بۆ نێژنی مادە هۆشبەرەکان پێویست بە میزانیە بێت بەهێز بێت بە سیارە بێت بە ئیعلام بێت بۆ 26/6 هیچ کەسێک نەیزانەوە ئێمە لەو لیژنەیە و لەگەڵ سەرۆک و جێگرەکەی سەرۆکی هەرێم و کاخوبات جێگرەکەی باسمان کردووە کە ئەمە حەقا لەو ڕۆژەدا خەڵک ئاگادار بکرێتەوە بە پۆستەر بێ بە ئیعلام بێ بە تەلەڤیزۆن بێت بە ڕادیۆ بێت بە هەشتێک بێت هەفتەیەکی بۆ تەرخان بکرێت ئێستا بۆ جگەرە کەمپینێکیان پێکەیناوە 100 خەڵات هەیە ئەو کەسێک کەواز لە جگەرە دێنێت خۆ دیارە جگەرەش خراپە مزیرە بەس مادە هۆشبەرەکان ترسناکترە ئەی بۆ کەمپینێ بۆ ئەوەدانانە لە 26/6 خەڵک بێت نەترسێت ئەنێ بخاونەکەوا لێ بگەن خەڵک بێ بڵێ من ئامادەیم تێدای وازی لێبێنم بێدانی شێخ بکە کە لەم وڵاتێکەیە ئەو لە ئیمارات ئێمە دەبینین کەوانەی وازی لێنن گوڵبارانیانەکەن خەڵاتیانەکەن باسمان لەوانە کردو ئینشاءڵڵا لە دوای جێژن لەوان کۆبوونەوەی تر دەکرێ و ئەوانە بێتە بواری جێبەجێکردن بەڵێ ئەی وەکو ئامێری یاخود ئامێری پێشکەوت هەیە لە کوردستان بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان خو ئێوە وەکو هێزە ئەمنیەکان گرفتی بۆ نمونە بودجە و ئەوانەتان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مادانێ یاخود زەرورە لە وڵاتان هێزی تایبەت هەیە بۆ نمونە تایبەت بە بەرەنگار بە مادە هۆشبەرەکان لە وڵاتان هێزی تایبەتی ئەگەر پێویست کات جێشی تەدەخول دەکات بەڵام باز لەوانە کراوە ئینشاءڵڵا ئەمە جێبەجێ دەکرێت وەزارەتەکانی تیاوەکو بۆ باسکردی لە ئۆخافەوە تا بەڵ بەس وەکو هێز ئەمنیەکان تاکوێ بۆ نمونە ئەرکی ئێوە وەکو هێز ئەمنیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان بۆ نمونە ئەرکی هێزەکانی ئاسایش تاکوێیە بۆ نمونە لە ڕوبەڕووبوونەوە و بەکارهێنانی بازرگان بۆ نێشتنی مادە هۆشبەرەکان دەستکراوەین هێزەکانمان دەستکراوەیە ئێمە وەکو ئاسایش ڕاستە ئێمە بەڕێوەبەرێتیی نێشتنی مادە هۆشبەرەکانین بەڵام ئێمە ئاسایش هەمومانوەکو یەک تیم کارەکەین هەموو هێزەکانیشمانی یەک هێزین چۆن بەرەنگاربوونەوەی تیرۆر دەبینەوە ئەوەش بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەبینەوە کەسانی کە بازرگانی پێوەکەن و من بە یەک شت خۆشحاڵم لە هەرێمی کوردستان کە خەڵک زۆر هاوکارمانە ئێمە لە سلێمانی کە خەڵکی ئەم شارە من دەستخۆشیان لێ دەکەم کە هاوکارمان نەبن ناتوانین هێندێک کار ئەنجام بدەین لەبەرەوە دڵخۆشین وە و هەرێمی کوردستانیش نامۆیە بەو جۆرە مادانە ئێمە تازەین تازە لەو جۆرە مادانە هاتۆتە ناومان نسبەت بە وڵاتانی دەور و پشتووەوانە کە تازە بووین هەندێک شت ڕووەدا وردەوردە خۆمانەگرین و ئەکەوینە سەرپێ و ئینشاءڵڵا دەستی ئەو کەسانەگرین کە بازرگانی بۆ مادە هۆشبەرانەوەکەن و ئەو کەسانێک کە ڕاژهاتوون هاوکاریانە بین بۆ چاکردنەوە واز لێنانیان بەس بۆ دۆزینەوە ئامێری باشتان بۆ دابین کراوە من ناشارم و ئامێرمان نییە تەنانەت لە سەگمانەیە سجی ڕاهێنرا و کە لە مەتاڕە و لە سنوورەکان لە هەندێک شوێنەیە بۆ دۆزینەوەی مادە هۆشبەرانە بەسەر لەم دنیا تەکنۆلۆژیای تازەیە و ئەوانەی بازرگانی مادە هۆشبەرەکان دەکەن ئەوانش تاکتیک و هینی خۆیان هەیە و کەسانێک کە کار دەکەن لە نێشتنی مادە هۆشبەرەکانە بێ خەڵکی شارەزابن تێ نەکەون ئەبێ ئەوانە لەو بوارەدا کار بکەن نەک خەڵکی ئەی وەکو تەنسیق لە نێوان هێزەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە لێرە ئێوە بەڕێوەبەرایەتێکتان هەیە لە هەولێر و لە دۆکیش بەڕێوەبەرایەتی تر هەیە تەنسیق هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مادانە
من پێشتر تەنسیق نەبوو بۆ شێوەیە زەعیف بووە ناشارمەوە من بەڵام لەو کۆبوونەوەیە هەمووی ئەکتیف دەبێت لە کۆبوونەوەی ڕابردوو بڕیارتان لەسەرەوە داوە نە ئەم کۆبوونەی ئەوەندە دەمێک نیە 2 هەفتەیە تقریبا ئەم کۆبوونەوە هەموو لایەنەکان تا ئێستا لەماوە ڕابردوو ئاڵوگۆڕی زانیاری هەبووە بەڵام بۆ شێوە نەبووە ئەجینا بۆ بوون هەبووە بەس بەو شێوە نەبووە بەس لەمە دوا باشترە بێ وەکو ئێمە لێ بوون لە کۆبوونەوەکە بووین و لەوانەیە خەڵکی شارەزا و ئەوانەی زیاتریش کە من داوام کردووە بێنە بواری نێشتنی مادۆژبەرەکان هەموو شتێکی دەستگیرکردن نییە نسبەت بە ئەوانەی ڕاهات ئەی چەند ڕێگا هەیە بۆ نمونە جگە لە دەستگیرکردن بۆ ڕوبەڕووبوونەوە و نێشتنی مادەهۆشبەرەکان وەکو پێشتر باسم کرد ێستا لە 26 تۆ کە یەکێکە لە هەرە وشارکردنەوە هەرە ئینەکانی کاریگەری خۆی هەیە لە باز لە مەترسی مادەهۆشبەرەکان بکرێت ببێ بە دەرسێک لە ناوەندی و دواناوەندی زاونکۆ و مادەکانە بخوێنرێت و مادەکانیان پێشان بدرێت کە ئەمە چی و چی و چینە لەو شوێنانە تەرخان بکرێت باز لە مەترسی مادەهۆشبەرەکان بکرێت و ڕاگەیاندریش ئەکتیفتر بکرێت بۆ پێشاندانی و ناشرینکردن و مادەهۆشبەرەکان و باسی ترسیناچەکانی بەڵێ بە زۆکو تەنسیق وتت لە ماوە ڕابوو تەنسیقکە لاواز بوون هێزە ئەمریکانی کوردستان ئەی لەگەڵ عێراق تەنسیق لەگە عێراق نیمانە کاریگەری خراپی نییە ئەمە چۆن کاریگەری خراپی نییە ساڵوانەیە کەسێک لای ئێمە مەطلوب بێت ڕای کرد بێ بۆ بەغا ئەگەر زەعیف نەبێ ئێمە بە بەغاڵێنەوە هەموو شتەکانی ناو هەچی شتێوم پێناسی ئەوەی بۆمان دەزیکەن بۆمان منێت کاتشمان کەم ماوە سپاس دەکەین بسپارت بە دەمەوێت لەسەر ڕۆڵی خێزان بۆ نمونە یاخود نیشانەکانی ئەوانەی کە سەرەتان لە بەکارهێنانی مادەهۆشبەرەکان ڕەنگە چارەسەرکردنی ئاسان نیشانەکانیان چین بەتابەتی بۆ تازە پێگەشتوان لە ماڵەوە خێزان چۆن مامەڵیان لەگەڵا بکات بۆ چارەسەری ئەم گرفت ئێمە کە تەجروبەمانەیە و کەسانی کە ڕاهاتوون لەسەر مادەهۆشبەرەکان گرنگی بە خۆیان نادەن وەکو پیسپۆخلی ڕوخساریان نەگۆڕێت داوای پارە زیاترەکەن شەوانە درەنگە ڕۆنەوە و لە ماڵەوەی چێکن لەو کەسانەی کە ئاژاوەچی جێڕن لە ناو خێزانە سا دایک و باوچێکە کوڕەکانیان پێشتر ڕۆژانە داوای 5,000 کرد بێ کە بوو بە 10 و بە 15 ئەبێ بزانن بۆ چیەتی یان هاتنەوەی درنگی شەوانەی هاوڕێەکانی چێن لەگەڵ چێە یاخود لە ماڵەوە جارێ پێکەنێ جاری وایە ئاژاوە دروزەکات تووڕە ئەبێ عەسەبیە بێت گرنگی بە خۆی نادا پیس و پۆخڵە خۆی ناگۆڕێ ئەمانە هەمووی نیشانن بۆ ئەو کەسە تووشی بەکارهێنانی ئەو جۆرە مادانە بێت بەڵێ دو پرسیان سەبارەت بووی کە بەڕێزووتر لە زیندانەکان دەدۆخێکی خراپەیە داوتان نەکردووە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ئەم کێشەی چارەسەر بکرێت بەدەیان جار داوامان کردووە لە هەموو شوێنێک داوامان کردووە داوامان لە شوێنە کردووە بەڵام ئێوە پێتان وایە دەبێت شوێنی تایبەتیان نەبێت یەکەم خەڵک نەکرێت ئەوانی کە بەکارهێنانی مادەهۆشبەرەکانن کە تۆ بە فەرمانیدا دۆ دیارەوانە دەستگیر دەکرێن کە تۆ گرتت فرەتدایە زیندانەیەکێک نییە دوان نییە سیان نییە وەکو پێویست نییە من بۆیە باسیەکەم بە تەنیا زیندان چارەسەر نییە ئەبێ ئەو کەسانە بە شێوازی تر ئەبێ شوێنێکە بێت چارەسەری ئەو کەسانی تیا بکرێت باس لە مەترسی مادەهۆشبەرەکانیان بۆ بکرێت تۆ کەسێک لەوێ زیندانە هەفتەی جارێک کە سوکاری دەبینێت و من ڕێیم وایە کە سوکاریان زیاتر بیان بینێت مناڵەکانیان زیاتر بووی پیاوەیز نەبێ عەتفێکی گۆڕی بەلای مناڵەکانیان ئەو چێشەش دروست بووە لێرە بۆ ئێمە تۆ کەسێک ئەگری بەڵام 5 کەسی تر لە دەرەوە 10 کەسی تر پێوەی گرفتارە کەس دێ 5 مناڵیە کاک خێزانی هەیە لە دەرەوە کرێ چییە تۆ چی لەواکەی خۆت ئەگەر قانونەکەش ڕێگات پێ نادا بەڕڵایکەی بەس زۆر بە کوتی حاوتەوە شە بوو کە مادەیان بۆ برێتە ناو زیندانەوە بۆ ئەوانەی کە زۆر لای ئێمە دەستی بەسەرا گیراوەتەوە لای چاکسازی گەوران خۆیان دەستیان بەسەراگرێتەوە چۆن نەبووە بەڵێ بووە ئەگەر شتێکت وەڵای منە لە 26 داوا لە ئەو کەسانایەکەم کە هەوڵەدەن یاخود ڕاهاتوون لەسەر مادەهۆشبەرەکان وازی لێبێن لەبەرەوەی مادەهۆشبەرەکان مەسیرەکانی باشە زانیان من ئەو کەسەیە یاخودە لە زیندان نەبێت و کەس و کاریشی خێزان و منداڵەکانیشی سەرگەردانە بێت داوام لەو دایک و باوکانشەیە ئەگایان لە ڕۆڵەکانی خۆیان بێ لە هەڵسوکەوتیان ئەگەزانیان شتێکی ئاوایە ئێمەش ڕۆڵەی ئەوانین کوڕی ئەوانین ئاگاداری دەستگا پەیوەنددارەکان بکەنەوە و زۆر سپاسی تەلەڤیزۆنی
پەیامیش دەکەم کە سپاس دەکەین زۆر گرنگی بۆ مەسلەیەدا دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ بەڕێز ئەمین جەلال ئەمین بەک ڕێبەری بەڕێوەبەراتی نیشتیمە دۆژبەرەکان لە ئاسایشی سلێمانی. زۆر سپاس بۆ بەڕێزتان. زۆر سپاس بۆ وێژبینەرانی بەڕێز کە تاکو ئێستا لەگەڵمان بوون. سپاس بۆ ئەو کارەنەم تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتە نەسپێنین. خواتان لەگەڵ. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.